زۆر دڵخۆشین بەو نەورۆزە لە سای پێشمەرگەوە ئەمە لێرە ئەمن و ئاسایش زۆر بەرقرارە و ئەو شەڕێ داعشانەچین لە کۆل بوویتەوە و هیوادارین ئەو حزبانەش پێک بێن دڵخۆشی و خەلکی زۆر زۆر زیاتر ببی ئەو ڕۆژە نەورۆزانەی هەر بەردەوام بی. پیرۆزبایی نەورۆز لە خەڵکانی کوردستان دەکەم هیوادارم وڵات هەردەم ئاوادان بێتن نەورۆزی ئەم ساڵ بەلای منەوە زۆر خۆش بوو هیوادارم هەموو ساڵێک هەروە بێت. ئەم ساڵ چالاکیەکانمان جیاوازن لە چاو سالاکی ساڵانی ڕابردوو لە ڕۆژی یادکردنەوەی نەورۆزدا کە لە ساڵانی ڕابردوو تەنها ئاگرکردنەوە بوو بەڵام ئەم ساڵ بەجیاواز لە ساڵانی ڕابردوو ئەم ساڵ کۆمەڵێک چالاکی هونەری لە خۆ دەگرێت کە لەوانە گۆرانی وتن و موزیک و پێشانگای فۆتۆگرافی و وەکاری دەستی بەشێک لە خانمان بەشداریمان کردوەکو کچ و کوڕان بە جلوبەرگی کوردی بە کولتوری کوردیەوە ئەڵەی جوانی کوردیمان بەرز کردەوە و هەروەها مەشقەڵی کوردی و داوانگرساند و نیشانەی نەورۆزایەتیمان لە شاری ڕانیە کردەوە و زۆر دڵخۆشیش بووین کام ئەرکیان بەیەمە سپارت. ما يقدم هما تبي شيء ساعة طوان خوش يعني أم قش دخوازن آلي هب يعني كرد قش يك من دستك يك من ويعني كيفا في ملتي قشي يعني به كيف قشية وحصاج سلام شاغم كيف قشي بين وإن شاء الله مسركتني خوازن وإن شاء الله مسركتني وإن شاء الله ما يجولو قشتر بيه هي وجروجا أولو قشتر هي الحمش قديري أم لهب تحوياني أم لهب جبياني خوازن خلافات ملت پرگل کی چه ببین خوازن کرد و گیر بگی سر وجبو نوروز و نوروز روزا کردای و روزا وای روزا عیدا بیروز بم سر کردای شی كيف خوش تبين يعني حر صار جمال عيدان روز اللي هي موتيت كانوا أم زارو كيف خوش تنام شخور دراقسه حر صار جي مال برو أم كيف خوش بعيدان روزه